زۆر سوودم بینی ئیسفادە زۆرشتم کرد دکتۆرەکانم کەسی تازەم ناسی فێری جیاوازی ژیان کردن بووم. ئەمڕۆ 20مین ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی زانکۆی کۆیە بوو. لەم ئاهەنگدا 1937 خوێندکار بوونە خاوەن بڕوانامەی بەکالۆرۆس. من دەمەوێت خوێندکارانی زانکۆی کۆیە بدوێنم. خاتون سڵاوت لێ بێم کاتە دواش پێم بڵێ هەستت چۆنە ئەمڕۆ کە ئاهەنگی دەرچوون بوو؟ هەستێکی زۆر خۆشمەیە بەڕاستی 12 ساڵ خوێندن توانیم بە سەرکەوتوی بە پاڵپشتی خێزانەکەم ئەو قۆناغا ببڕم. ئەزمونێکت پێیا کرد لە ماوەی ئەو چەند ساڵی خوێندنەدا؟ ئەو چەند ساڵی کە خوێندم زۆر سوودم بینی ئیسفادە زۆرشتم کرد دکتۆرەکانم کەسی تازەم ناسی فێری جیاوازی ژیان کردن بووم فێری مێژوو بینینی داهاتوو هەموو شتانە بوو باوکاریم دکتۆرەکان و مامۆستایەکان. ئومێدت چییە بۆ داهاتووتان وەک خوێندکارێک کە ئێستا دەرچووی ئەمڕۆ بە فەرمی بووە خاوەنی بڕوانامەکە پێ دوای لە داهاتوودا دەتوانانی سوودی لێ وەربگری ئومێدت چییە بۆ دا؟ بەڵێ هیوادارم ئینشاڵڵا وەک هەروانەی کە سوودیان بێمەگەن ئێمەش بتوانین لە داهاتوودا سوود بەو کەسانە بگەێنین کە دێنە لای ئێمەوە. یەکێک لە خوێندکارەکانی تر کە دەرچووی زانکۆی کۆیە کاک ئەحمەد سڵاوت لێ بێ سوپاس دەکەم بۆم دەرفەتە پێم بڵێ هەست چۆنە تۆش وەک خوێندکارەکان ڕاهێنج دەرچوون بوو؟ سەرتا بەخێر بێن زۆر سپاس دەکەین. وڵایی هەستێکی خۆشە بۆ هەموو کەسێک بۆ هەموو خوێندکارێک دوای ماندووبوونێکی زۆر دوای چەندین ساڵ دەگا بە قۆناغی کۆتایی هەوڵ و ماندووبوونەکانی خۆی دەبینێتەوە. هەستێکی خۆشە جا ئەو کەسێکە ئەو پسپۆڕێکی خۆی تەواو کردیا و بەش کۆلێکی کە تەواوی کردووە و ئەوەی حەزی لێ وەکە بگاتە ئەو ئامانجە ئەو مەبەستێک خۆی تەنیا بۆ هەستێکی جیاوازە و تایبەترە. تا چەند پێویستە گرنگی بە دەرچوانی زانکۆ بدرێ ئەگەر لایەن کەم داژ نەمەزرێنرێت دەرفەتی کاریان بۆ بڕەخسێ؟ بەڵێ بەداخەوەدانی چەندین ساڵە تقریبا لە 2014 دامەزراندن نییە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ینی ئەمە وای کردووە ئیجابێکی نەرێنی بۆ خوێندکار دروستکە ئەو هەست و خۆشەویستی کە بۆ خوێندن هەیەی بۆ منە چەند ساڵان نەماوە بەهۆی ئەوەی کە دەڵێ دامەزراندنیە بەداخەوە کە حکوومەتدا نامەزرێنێت و لە کەرتی تایبەتش ئەو دەرفەتە نییە بۆ خوێندکاران کە هەلی کاریان بۆ دەرچێت لەو پسپۆڕێکی خۆی تەواویان کردووە لەو بەشێکی خۆیان تەواویان کردووە هەلی کاریان بۆ ناڕەخسێ دەرفەتیان بۆ ناڕەخسێ ئەمەش حکوومەت هۆکارە چکە دەبێ کە تۆ خوێندکار دوای ئەو مامادووبوون و مەدە ساڵە کە دەخوێنێت و بەرداوام دەبێت و تاوی دەکە ئەبێت دەرفەتی کارکردنی بۆ بڕخسێنی مادەم ئەگەر لە حکوومەت تۆوەکو حکوومەت ناتوانێت ئەبێت لە کەرتی تایبەت زیان بۆ بکەیتەوە بەڵام بەداخۆ زۆر کەمەوە. بەخۆشی ئەم ڕۆنامەیە بەکاربێن. بەڵێ ئەمە قسەی خوێندکارانی زانکۆی کۆیە کە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیان بوو لەو پەڕی دڵخۆشیدان و کە بوونەتە خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆس و هیوا خوازن لە داهاتوودا بتوانن ئەم بڕوانامەیە سوودیان پێ بگەین.